جواتا سرکرداتیا ایگرتو اسلامی کردستان و بسرپرشتیکردنا صلاح الدین بها الدین ایکم جوینا خو لهولیر لدار خست اف کمبونا جی لگور پیروی نافخوی ایگرتو دوید پشتی کنگره به 5 روزان دست به رونشتنا جواتا سرکرداتیا بهتا کرن ئەنجومەنی سەرۆکایەتی هەڵبژێردرێ سەرکردایەتی هەڵبژێردرێ ئەو سەرۆکی سەرکردایەتیە دوای ئەوە مەکاتیبەکان قسەی لەسەر ئەکرێ مەکتەبی سیاسی مەکتەبی بانگەوازە لەگە پەروەردە لەگەڵ ڕاگەیاندن و دارایە ئیتر کاوانە تاوتیۆکرا ئەو کاتە مەسەلەکانتر باسەکەن پێشتر تەنها مەکتەبی سیاسی هەبوو مەکتەبی سیاسی سوڵتەی عولیا بوو لە ناو حیزبە یعنی واتوانی بڵێ لە دوای ئەمیندار بەس ئێستاکە مەکاتیبەکان تر هەمووی وەکو یەکوان مەکتەبی بانگەواز و مەکتەبی سیاسی لەگەڵ پەروەردە و ڕێکخستن ئەمانە هەمووی ئەبنە یەک ئاست و ئەوان سەرپرشتی ئۆرگانەکانی ناو حیزبەکە هرچند بریان هاو لگور پیروی نافخوی جواتا سرکرداتیه مکتب سیاسی ایگرتو سرپرشتیا کاروبارن سیاسی و بانگوازی و پرورده و نافخو بکتن لگور پیروی نافخوی کنگره 7 مکتب سیاسی جبوسه بشان دهده داباش کرن مکتب کاروبار نافخو و مکتب کاروبار بانگوازی و مکتب سیاسی و کاروبار دروه صلاح الدین محمد بها الدین امیندار گشتی ایگرتو را گهانده بو هکم کاد سردان آلیان سیاسیان هرما کردستان کتن جبوه اکیدا که همیان لسر ایک میز کن و بکتن و آریشن هرما کردستان چهار سر بکن و دیار کرنا بید خلکی ما ببیت قربانی آریشن سیاسی بێوا بکەین بە دڵسۆزی بکەوینە بینی ئەو لایەنانەی کە لێک دوورن من بە شخصی ئەوەم کردو لەو 4 ساڵە وەکو یەکتر توش بێکمان ئەبێ هەنگاوی باشتر بنین لە وبارەوە بەبێەوەی تەرەفیلایەک بی و دژ بەلایەک جواتا سرکرداتیا ایگرتو پیک دهید جی 35 کسان که 9 جوان جی جنن 11 کس لدور بادینان 4 کس لدور هولیر 1 کس لکرکوک و 19 کس جی لسلیمانیه نه و لگور پیروی نافخوی ایگرتو پشتی 5 روزان جی کنگره دوید کمبون بهتا انجام دان و سروکه که نو بو جواتا سرکرداتیه و 4 کارگر جی بهنه هل بجارتن یگرتو اسلامی کردستان دبیجتن درگاه مدوکری بیت بهر لانگی سیاسی کوویتن سردان مبکتن صلاح الدین محمد بها الدین امیندار گشتی یگرتو اسلامی کردستان راد گهینیتن لوان نزیکان ده سردان لان سیاسی کتن داکو همیان سر یک میز گفتگو کن وبکتن و هر واسه چهار سریا کشن هرما کردستان بکن ایاس عبدالله نارتی هولر